وقرآن هموي شفاء. خواه تبارك وتعالى لسورة يونس فرمي: يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين. أي خلقنا أيها الناس، براسي وآموشگاريكي قولو قرنتان للاين پروردگارتان وبو هاتوا كأو آموشگاري قولو قرنگا قرآن أو قرآني كوا شفاء و چارە سەرە بۆ تەواوی نەخۆشیەکانی دڵ و دەروونەکان، و هەروەها ڕێنیشاندەری ئەو کەسانەیە کە ڕێیان لێ تێکچووە و ڕێگەی حەق نازانن، ڕێنیشاندەریانە و ڕەحمەت و بەزەیی و سۆزیشە بۆ ئیماندارن. قورئانێک بۆ عەزەمەتە هاتۆتە خوارەوە لامە، بەڵام ئێمە بۆچی گر و گرفتمان زۆرە، بۆ نەخۆشی و دەرد و بەڵامان زۆرە. ئەگەر سەیرێکی دەرد و نەخۆشی و بەڵا و مشکلەکانی خۆمان لە جەستەیی و دەرونی و نەفس و معنەوی و حسی خۆمانە بکەین، ئەبینین هەمانە تووشی نسیان بووە، تووشی لەبێ چوونەوە بوو. جاری وا هەیە ئەڵێ ناتوانم تەرکیزم نەماوە لەسەر شتێک دای ئەنەم لە شوێنێکا بم نادەستێت، یا شتم لە بیرە چێتەوە، یا شتم بۆ لەبەر ناکرێت. و هەمانە تووشی تەمەڵی و کەسەل و خمولێکی زۆر بووە. جاری وا هەیە تا هەڵەسێ نوێژەکەیەکە وا ئەزانێ شاخێکی بە کۆڵۆیە. جاری وا هەیە لە ماڵە دانیشتووی هیچیش و کارێکت نییە، و حەزی شەکەی بێی بۆ مزگەوت، و نوێژیش بە جەماعەت بکەی، و سەیارەشت هەیە، و کار و کەسابەتیشت نییە، و حەزەکەی لە ماڵیش دەرچی، بەڵام تەمەڵی نایەڵێ دانیشتە. ئەمە نەخۆشیە. و هەتا تەنانەت وای لێوە هەنێکمان وای لێ هاتووە هەست بە تەنە نەفەسیەکەت، سنگی فراوان نییە، هەستەکە خەفەتێکی هەیە، مەراقێکی هەیە، غەمێکی هەیە، نازانێت چییە، لە چیەوە هاتووە. هەرچی خۆشیەکانی دنیا هێتی، بەڵام هەر دڵی تەنەوە دڵی خۆش نابێت. کە خەوێت تووشی مۆتەکرا بێت، خەوی لێ ناکەوێت، کە هەو ساڵە خەوشە و خەوی لێ ناکەوێتەوە، ڕائەسڵەکێ لە خەوە. تەنانەت وای لێ هاتووە پیاو سەیری ژنەکە بێزارەتی، ژن سەیری پیاوەکە ئەڵێ ئەم وەختەکەی چی دایم دەبڕۆ دەڕۆی شێکە چیەکەی 24 ساڵ دانیشتی، بەبێ ئەوەی هیچ مەشاکیلێکە بێت لەگەڵ ماڵ و مناڵە. جاری وای لەسەر بەسیترین شت تووڕە هەبێ، عەسەبیە بێ، مەشاکیل دروستە بێ، جاری وایە تووشی قەلەقی و خەمۆکیە بین، و زۆر جار سەرە کێشە بۆ نەخۆشی جەستەیی، ئازاری سکمانێشێ، نازانین بۆچی، ئەچی بۆ لای دکتۆر فاسی بووە کە نازانم خوێن و چی و بێنەوە بەبرا هیچ نییە. دکتۆر وڵات تۆ هیچ نییە. ئێم ئازارە لەکوێ؟ بۆ پشتمێشی، بۆ هەست بە تێکەڵبوونی دڵە مەکەم، بۆ ئەمەوێ بڕشێمە و ناڕشێمەوە. هەتەوامان لاتووە لەسەر هەست و سۆزی خۆمان هەنێکمانەیە تەحەموڵ ناکەین، سەیتەرە ناکەین بەسەر هەست و سۆزی خۆمانە. گوێ لە قورئانە گرین، جاری وایە پێمە نەخۆش، خێرا ئەبێ بیکوژێنینەوە. نەسیحەت و ئامۆژگاری گوێی لێ بگرە، یعنی ئەگەر لە سەیری ڤیدیۆکەیەکەی لە فەیسبووکەکە تا لە یوتوبەکە تا ئەگەر لە 2 دقە یا 1 دقە یا سانیەکان زیاتر بوو، پەنجەیەکی لێدەی تاقەتە نییە. و لەمەش خراپتر بۆ شەڕ و ئاژاوە، بۆ کوشتن، بۆ خۆکوشتن. ئەمانە هەمووی هۆکارەکانی چییە؟ هۆکارمان هەیە سحرە، جادوکەریە، کە ئەمڕۆ لەناو ئومەی ئیسلامە بە شێوەیەکی فەزیح بڵاوەتەوە. ئەنواع و ئەشکاڵ ساحیر و جادوگەری ساختەچی، کەسانی دینفرۆش، کەڵەکچی بڵاو بوونەتەوە بەناو موسڵمانانە، بەناو ئیماندارانە. دینەکەیان ئەفرۆشن بە دینارێ، قیامەتیان ئەفرۆشن بۆ خۆشیێکی دنیا.
لەبەرەوەی مسلمانانیش بەعام نەزانن لە غەفڵەتە شوێنیانەکەون پرسیاران لێکن پارە سەروەتیان نەدەنێت لیان نەپرسنەوە لە حاڵەتێکا خۆیان لە گومڕاییاژین لە زۆنگاوی گومڕاییە خەڵکیشە کێ پرسیاران لێکات و هەمانە ئەوە حەقد و ڕق و چینە لە دڵیایەتی چاوی پیسە سەیری هەشتێکە تەأسیری تێ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ زۆرینەی ئومەتەکەی من لە ئاخر زمانە بەچاوە یەک فەرموودەتان پێ بڵێم لەسەر چاو پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه و سلم فەرمێ إن العين لا تولع بالرجل بإذن الله تعالى حتى يصعد حالقا ثم يتردى رجال واحد شاو تأثير كان لكسر لبيارك هم بطب إذن خواهي قولا وايليكا واتوشي إصرابات وقلقي ودلنا خوشي ودلتنجيكا تاكو سركي بس شاخك أولي خوي برات خوي بوشي هۆکاری ئەو هەموو خۆکوشتنی کە ئێمە نازانین هۆکارەکەی چێ بۆچی خەڵک خۆی بکوژێ سحر جادو حەقد جنۆکە دووری لە دین لە قورئان ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی چی تووشی ئەم نەخۆشن تەردوو بەڵاو چەندەها تەردوو بەڵای کەژن چارەسەرەکەی پێغەمبەری خۆشەویستمان دوو فەرموودەی پێ دوو ئاەت دوو سوورەت کەوا ئەعزەم سوورەتن لە قورئان خێرترین سوورەتن کە شیفاء ئەدەن هی نەخۆشی دڵ و دەروونەکە تەواوی نەخۆشیەکان بەو دوو سەرەتە خوای گەورە و بەتایبەتی ئەو دوو سوورەتە المعوذین قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس کە هەموومان لەبەرمانە تأثيرك تايبتي هي لسر سحر لسر تشاو ولسر تواوي أو شراني كتوش إنسان كت بويا براسي إيما بيوسمان بودو سورة زيادة لبيوسمان لخواردن ولخواردن ولجوبرك بران بو غافلين دي بو يبي نادي بو ناين معناها كي تيبقين پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی خۆی پەنای ئەگرت لە چاوی جن و ئینس پێش ئەوەی ئەو سوورە دوو سوورەتەی بۆ داوە بە دوعا و بە دوعاکانی تر بەڵام کاتی ئەو دوو سوورەتت هەدابەزی هەموو دوعاکانی تری دەرەکرد ئەو دوو سوورەتەی خوێند لەسەر خۆی لەسەر ماڵی لەسەر مناڵی ئەو دوو سوورەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمری پێکردین بیخوێنین لە کاتی خەوتنە کاتێکا چینە سەر جێگا بەخەوی کە شەو دادێ و تاریکی دادێت و ئەمری پێکردوین بیخوێنین کە کاتێک لە خەو هەڵەسین کە تاریکی ئەڕا و ڕۆشنایی دێت ئەفەرمێ یا عوقبەتە بن عامر سەحابەی جەلیل اقرأ بهما كلما نمت وقمت أي عقبة بيان خوينا هر كاتي ويست بخوي وهر كاتي هستينا أو دو سورتا أجل تو بيخويني لبيانيان ويوارانا بس تبوها مشتك قال صلى الله عليه وسلم لعبد الله بن خبيب قل هو الله أحد والمعوذتين قل هو الله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس أو سورة كرت حين تمسي وتصبح 3 مرات تكفيك من كل شيء لبيانيان دوين يجي بيانيان ليوارانا باش نيجي عصر پێش نوێژیەوە بیخوێنە سێ جار قل هو الله سێ جار قل أعوذ برب الفلق سێ جار قل أعوذ برب الناس بەستە بۆ هەموو شتێک بۆ هەموو زەرەرێک بۆ هەموو زیانێک بۆ چاو بۆ سحر بۆ جنۆکە بۆ هەر زەرەرێک کە تۆ بیری لێکەیت و تووشی ئینسانەوێت بۆیە ئیمامی شەوکانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەم فەرموودەیە دەلیلە بۆ ئەوەی خوێندنەوەی ئەو سوورەتانە
ئێواران و بەیانیان سێشجار تەکفی من كل شيء يخشى منه كائنا ما كان هەشتێک تۆ لێ ترسی لە زەرج لە جنۆک لە چاو لە نەخۆشی لە دەر لە بەڵا لە شەڕ لە ئاژاوە لە ناخۆشی لە مناڵ لە گەنج لە هەر شەوەت و سامن لە هەر شتێکن تۆ لێ ئەترسی و زەرەری پێ بگا ئەفەرمێ ئەم فەرمودەیە دەلیلە بۆ ئەوەی کەوا سێجار خوێندی ئەو سێ سوورەتە بەستە بۆ هەموو شتێ و لە زەر و زیان دوورەکەویتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری پێکردوین بەو دوو سوورەتەوە کەوا چی بیخوێنی لە دوای هەموو نوێژێکی فەرز بەیانی نیوەڕۆ عەسر مەغریب عیشا دوای نوێژەکان هەم نەسیب و ڕاکەی دانیشن لە جێی خۆمانە ئەو سێ سوورەتە بخوێنین. عقبەی کوڕی عامر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ أمرني رسول الله صلى الله عليه وسلم أن أقرأ بالمعوذتين في دبر كل صلاة. فالنبي عمر صلى الله عليه وسلم فرماني بكرم فرمان كوا دواي همون يجي أو سورة أخرى دانش نيجي فرزمان هي دو دقيقة سي دقيقة هم مستر لشويني خود دانشك تشوفوا تو دانشني لشويني خود ملائكة دعاء بوك وأو سورة أنا بخوينا هو كاري رزقار بونتا لهمو بلا مصيبتك حسي ومعنوي أوي كتوبين ليك يتوا بويا الشيخ بن باز رضا ورحمتي خوالي أفرميه قل هو الله أحد والمعوذتين صباحا ومساء وعند النوم فيه كفاية وخير الأرض. خلنوي قل هو الله أحد لقل قل أعوذ برب الفلق لقل قل أعوذ برب الناس بيانيان ويواران ولا كاتي خوا ولا باشين يجكانتا كفايتي تيايا بوها مخير بس أو كوا توابي خير توشبت وتكفيه من شر السحر وغيره ورزقال تكال إلى شر ساحر وجادوغر ولا شاي بيس ولو كسانيك حسودية بودو سورة بلان بشرتي صادقانا راز بيانا بيخواني تو باور بيبي وبزاني معناكي زور آسانا فيري بكن لبري بكن بيلا نور بويا سيرك السلفي وأمته للصحابة ولا التابعين ولا بياوشا كانوا علماء هستاون من على كان ينفي أو دسولة تكلوا وأمر ينفيكدون فرمان ينفيكدون هميشة بيخوين ولا يادي نكن كاتك أسنة وجبك كاتك حرسن كاتك نيجكن ويا لو كاتاني كأيما بيوسا أو سي سورة أو دو سورة أو سي سورة الخيرين لباشي نجكا بهانيانو يواران كاتيا چي نجكي خو لبيرتان نجي لو سي شوينا بس تانا بو همو سحر جادوية وبو همو بلا مصيبتك وبو هجينا خوشيك كتوشي مشاركت خواهي قولنا بلا مصيبتي جادوكرو ساحرو حاسدو خائن شاوكي ما بارزي أقول قولي هذا واستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور